پارتی دیموقراتی کوردستانی ڕێخستنا تلتەمر سەمینارێک پێشکەش کرد بە بەشداریە برێز عەبدوڕەحمان عەبتان ئەندامێ ناوەندا سیاسی و برێز بەشار ئەمین ئەندامێ ناوەندا سیاسی یەکگۆ سەمینار پێشکەش کرد بە بەشداریە هێژمارێک ژن و نەرێن تەڤگەرە سیاسی کوردی لە باژار. برێز بەشار ئەمین دسیمەنەرە خۆدە ڕەوشە سیاسی یا پارتی دیموقراتی کوردستانی و ئەنجومەنە نیشتمانی کوردی شرۆڤە کرد و هەروەها پرسێ بەشدارە بەرسفدا. برێز محمود بابێ کاوە ئەندامی کۆمیتا ناوەندی دیار کرد ئەرمانجا پێشکەشیە vê سەمینارێ. هدف جوێ ندوێ جوێ جواتێک و ئەم لەسەر ئاخر تەتەوراتێ و مسەجداتێک و منطقەتێ دەربازێ بە ئەم لەسەر بسەگنن و نەرینێ پارتیا دیموقراتی کوردستانی سووریا لەسەر چییە و هدف جي و ام كاربن رؤيا حزب اخوة ام نقلي جماهير بكن نقلي ملت بكن بام دفيم وناغيد ام جهاشن كيجان مرحلة و ام كاربن مكاسبنا بدس خو بينن جملتي خور في دماهانه دي ددەما ئارامی پەیدا دەبێ لە باژارێ تلتەمر هەروەها پارتی دیموقراتی کوردستانی بەردەوامە دچالاکیên xwe yê siyasî de دارە عەبدۆ ئارک تلتەمر.